بە پێی یاسای ئوسولی محاکەماتی جەزایی هەموو سزادراوێک ئەگەر ڕێژەی لە سەدا 75 سزاکەی تەواو کردبێ مافێکی یاسایی خۆیەتی کە ئازادبوون بە مەرج دەیگرێتەوە. ئازادبوونی بە مەرج ئەوەیە کە بێگومان پێشەوەی بچمە سەر ناوەڕۆکی ئازادبوونی بە مەرج سەبارەت بە مانگرتوانی زیندان چاکسازی گەورانی هەولێر مانگرتوانی بادینان ئەوان بێگومان فەرمانێکی هەرێمیان هەیە کە مەفروزە بێگومان ئەوان ئازادبوونی بە مەرج کە لە 50 لە 60 سزاکان بۆ کەم کرایەوە بیانگرێتەوە مەشمولن بە و مافە یاساییە چۆنەڵی ئەوان هەڵوێست و مانگرتنیان بۆ ئەو مافە یاساییە کە فەرمانێکی هەرێمی بوو کە مەفروز بوو جێبەجێ بکرێ بەداخەوە لەو ڕژەوە کە دەستیان بمانگردن کردووە لایەنی پەیوەندیدار نهاتوونەتە سەرخەت و کە بەڕاستی ژیان و چۆنەڵی مستەقبەل و مەسیری ئەو کۆمەڵە سزادراوە کەمانیان گرتووە لە مەترسیدایە کە ژیانی هەر ئینسانێک لە مەترسیدا بێکەواتە حکومەت بەرپرسە. ئێمە بەگشتی باز لە مافی هەموو سزادراوان دەکەین و تایبەتیش لەسەر سزادراوانی بادینان کە ئێستا لە بارودۆخێکی ناجێگیران کە ئێستا مانگرتنیان ئێعلان کردووە کە بەڕاستی ئێمە لەو ڕۆژەدا بە بەردەوامی لەسەر خەتین و بە دوواداچوون دەکەین بۆ چارەنووسیا. ئێمە ئەمە جاری یەکەم نیە داواکاری پێشکەش دەکەین بەڵام ئەم جارە داواکاریەکەمان ئاراستە بوو تایبەت بۆ داواکاری کیژی چەند جار بۆ ئەنجومەنی دادوەری داواکاریمان بەرز کردوتەوە بۆ نمونە وەکو فراکسیۆن و وەکو بەندە وەکو بڕیادەری لیژنەی مافی مرۆڤ و وەکو لیژنەکەمان بە تایبەت کە ئاراسی لایەنی پەیوەندیدارمان کردووە. ئێمە لامانە کە بە بڕیار کە لە ساڵی 2018ەوە تەنانەت بڕیاریش نییە تەنانەت کتابێکی ڕسمیش نییە بە تەلەفۆنێک بە پەیوەندیەکی تەلەفۆنی ئەم بڕیارە ڕاگیراوە بۆ بەشێک لە سزادراوان بۆ نمونە ئێستا گیراوانی بادینان نەقاتیلن نە تیرۆریستن نەکارێکی نەشیا و نەخوازرا و زەرێکیان بە تاکێکی کۆمەلگا گەاندت لە 100% مەشمولن ئەم مافە یاساییان بۆ دەستەبەر بکرێت.